بسم الله وكفى والصلاة والسلام على نبي المصطفى أما بعد والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان خوای تعالە لە قورئانی پیرۆزدا باسی صفاتی ئیمانداران دەکاتن. ئایا تو وەکو ئیماندارێک وەکو مسلمانە قەت لە خۆت پرسیوە صفاتی ئیماندار چییە؟ خوای تعالە چۆن باسییان دەکات؟ صفاتە چی هەیە ئیماندار؟ یان هەر نەفس و شەیتان وای لێ کردوینە مەشغوڵ بین و نەزانین ئایا ئیماندارین، خوا بمان پارێزێ، ئایا منافقین، ئایا هەر مسلمانێکی احتیادینە و هیچمان بە هیچەوە نییە؟ خوای تعالى باسی صفاتەکانی ئیمانداران دەکات لە سوورەتی ئەنفالدا لە ئایەتی 2 هەتاوەکو ئایەتی 4. 5 صفات باز دەکاتن کە بە حەق و بەڕاستی دەڵێ هی ئیماندارانە. جا ئێمە دەبێ بزانین ئایا صفەتانەمان تێدایە یان نا. دەفەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا. لپاشان دەفەرمێ لهم درجة عند ربهم ومغفرة وأجر كريم. صفاتی یەکەم کاتێک لەو ئاەتای باز دەکاتن خوای تعالە ئەوەیە هەر کاتێک ناوی خوای تعالە هات یەکسەر دڵی دەهەژێ، دڵی دێتە جۆش و خڕۆش دەبێتن، وهای لێ دێتن ئاگای لە خۆ نامینێ. ئەوەندە بە جۆش و خڕۆشەوە بە ترس و لەرزەوە گوناهەکانی خۆی بەبیردێتەوە، قیامەتی بەبیردێ، مردنی بەبیردێتەوە، دڵەکانی دەهەژێ و دەترسێتن. ئەوە صفاتی یەکەمە هی ئیمانداران. صفاتی دووەم چ دەفەرمێتن؟ هەر کاتێک ئاەتێکی بۆ خوێندرایەوە یەکسەر ئیمانی زیاد دەکاتن، باوەڕ و پتەوی یەقین دەبیتن بە خوای تعالە. ئەوە صفاتی دووەم. صفاتی سێیەم لە هەموو کار و کردەوەکانی پشت بە خوای تعالە دەبەستیتن. یعنی ئەوەندە تەوەکولی زیاد دەکەن نەبیتەوە، تەوەکولی زۆر بە خوای تعالە هەیە. چێ ئیماندار؟ ئەو کەسە ئیمانداری ڕاستەقینەیە، هەر پشت بە خوای تعالە دەبەستی، نە پشتی بە پارە و پولی دنیاە دەبەستی، نە بە مەسوول، نە بە فڵان کەس، نە بەو عەشیرەتەی، نە بەو خزمەی، نە بە فڵانی، نە بە پارە، نە بە شەریکەکەی، نە بە شتێکی هیچ شتێک ئیلا خوای تعالە، تەنها پشت بەوی دەبەستی. چێ ئیماندار؟ و هەروەها نوێژەکانی لە کاتی خۆی ئەنجام دەدات، نوێژەکانی زۆر بەباشی ئەنجام دەداتن. ئەوە صفاتی چارەم هی ئیماندار. صفاتی پێنجەم چییە دەزانی؟ ئەوەیە دەرێ ئەو کاتێک کە ئەمە ڕزق و ڕۆزی پێدەبەخشین ئەو چ دەکاتن؟ بەس دەخۆ و دەشارتەوە هەردەگریتن؟ نا، یەکسەر دەچی دەبەخشیتن، ئەویش بە فەقیران دەبەخشیتن. ئیماندار یعنی ئەو پارەی کە هەیتی خوای تعالە ئەو ڕزق و ڕۆزی پێدایە لە ناو دڵی نییە، لە ناو دەستیتن، دەبەخشیتن، لە بۆ خۆشی بە باشە بەکاردەینی و لە بۆ فەقیرانیش دەداتە، فەقیرانیش حەقی فەقیرانیشی لێ دەداتن. ولا آخری دەفەرمێ ئەوانە ئیمانداری ڕاستەقینەنە، ئەوانە ئیماندارن. و هەروەها چ دەفەرمێ؟ لهم درجة عند ربهم ومغفرة. بەڕاستی ئەوانە پلە و پۆست و پایان هەیە لەکن خوای تعالە، و هەروەها خوای تعالە لێشیان خۆش دەبیتن. و هەروەها دەفەرمێت وەڕزق کەریم، بۆ بەڕاستی ڕزق و ڕۆزێکی باش و چاک و پیرۆزی پێدەبەخشیتن خوای تعالە. جا ئەو پێنج صفاتە صفاتی ئیماندارانە. جا ئێمەش دەبێت بیر بکەینەوە ئایا صفەتانە لە ئێمە هەیە یان نا. ئەگەر لە ئێمە نییە بەڕاستی دەبێت بە خۆماندا بچینەوە تاوەکو قبر و قیامەت هێقەی پێ نەگرتووینە، تاوەکو شتێکی وەهامان بەسەر نهاتوێ پەشیمان ببینەوە. جا بۆیە بەڕاستی ئێمە دەبێت صفەتانە لە خۆمان بەدی بهێنین. خوای تعالى لهممان راضي بيت وما ليبكاتنا وصفتانا بأساني لخمان بدي بهنين. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين.